خاڵێکی ترەوەیە خۆ پیشاندانەکان بێبەرنامەیە بێسەرە. باسم کرد لە باسی خۆپیشاندانەکانی باشوورە، وتم هەموو کۆمەڵکاریە کە مزاهرەش لە کۆمەڵکاریەکانە پێویستی بە سێ شت هەیە. پێویستی بە ڕابەر هەیە، پێویستی بە نخبە هەیە، نخبەیەکی ڕۆشنبیر، پێویستیشی بە جەماوەرێکی جوامێر و پشو درێژ هەیە. ئەم خۆپیشاندانانەی ئێران نەقیادەی معلومە، نخبەکەی دیارە، نەجەماوەرەکەش پشو درێژانە و جوامێرانە ئەڕوا بۆی بزانین مواجهەکەی چۆن. طبعا لە شأنی ئەوانیش کەم ناکەمەوە، چونکە ئەوانش بە تەیکید با بڵێن ملیۆنە کەس حرەکەتی کردو، ملیۆنە کەسی معارض لە بینی 8 ملیۆن 75 ملیۆنە. هێشتا ئەم شۆڕشی ئێرانیە ماوێتی. مەبەستم شۆڕژی انقلابی سەرەوە نییە، مەبەستم شۆڕشی نان و ئەمانەکە. شۆڕشی نان و ئەمانی ئێرانی جارە بریتی بوو لە کەف و کوڵێک و ئینفعالێک لەگەڵ مەسەلەی نان و ئەمانەکە، نان مەسەلەی نەبوونی ئازادی، بێزاربوون لە تەدەخولاتیان لە وڵاتانی تر، بۆیە هاواریانەکرد لە شێعارەکان نە لوبنان و نە یەمەن ئێرانی خۆشەویستمان، یعنی پارەکەمان مەنێڕن بۆم لاولای ئەمە لێرە سەرفکەین. کەوا بوو نەمانی پارە و دابەزینی پارە، نەبوونی ڕسق، نەبوونی ڕفاهیەت، نەبوونی ئازادی، نەبوونی کەرامەتی ئینسانی، زۆربوونی ئەو زیندانیانای، ئەو هەمووی ئەعدامکردنانە. یعنی ئەوە تەسەورکەن ئەوە لەو فەیسبووکیش ئەوەش بینیوتانە کابرای ئەعدامیەکەن، چەند کەس بۆی چوونەتە سەر و دەستی لە دواوە بەستراوە، چاویشیان بەستووە پەتەکەنە ملی لەسەر جادەیەکی عام، چەند کەسێک بەجلی عەسکەریەوە بۆی چوونەتە سەر مەنەسەکە، هاوارەکە ئەڵێ بەس چاوم بکەنەوە دایکم ببینم لە دوورەوە، دایکیشی هاوارەکە کوڕی شیرینم منە دبینم. خوا زەلامێک ئەعدامەکرێ لە ئاخر لەحظەی ژیانیە، ئەڵێ هاوارەکە مادەر حەلالم کۆن، دایە گردنە مازاکە. توخوا چ جوامێری و پیاوەتی و ئازایەتی و دینداری و قیامەتخوازی و دیموکراسی و مافی مرۆڤ و عەشایری هەیە لەم ئیشەیە. تۆ کابرایە گەعدامێکە ئاخر لەحظەیە، دایکی لەو سەرجادەیە کسپە لە جەرجیەوە دێ، کەچی ئامادە نییە پلاسیکەکەی سەری لابە بەرچاوی لابە بۆی بیبینێ، حەلالم کۆن. کەچی نمری خۆیان ئەعدام کرا لە سعودێ بە سەبەبی ئەو هەموو تۆغیانەی کە کردی. بزانە شیعەکانی عێراقیش یان وەڵا ساڕ و خەنین بە ڕیاضەوە. ئەی بۆ خەڵکی تروان، ئەی بۆ باشە کابرا هەری خۆشتان ئەعدامەکرێ لەسەر مەنەسەکەەوە. دوایە هەمووشمان بینیمان لە فەیسبوک لەسەر مەنەسەکە لێدەن کە دەستیشی بەسراوە، بە 10 کەس بۆی چوونەتە سەرەوە لێدەن و بە زۆر ئەنجا پەتەکەکەن بە گردنیە. ئەمە جەمهوری ئیسلامی. بۆیە ئەلحەمدوللا خەڵک لە تەشەیوعەکە ڕای کردووە. ئەجینا چۆن خەڵکی نەجەف و کەربەلا، خەڵکی قوم، خەڵکی مەشهەد ڕاکەن دێن لە تورکیاژی، تورکیایەکی سونی، تورکیایەکی ئۆردۆغان، تورکیایەکی ئەلمانی. ئێ باشە کابرای کەربەلا و نەجەف چۆن ڕائەکە دێ لەوێ ئەژی؟ یا کابرا لە خەلیجەژی بەس شیعەشە، ناش چەوسێنرێتەوە وەکو سونەی ئێمە ئەچەوسێنرێتەوە لە ئێرانە. خەڵگەمان نابینێ. شۆڕشێکە کاتی خۆشی وتم شۆڕشی ئێرانی وەکو دایناسۆری لێ هاتووە، سەری بچووک، جسمی کەتە، کلکی بەقووت، بە کلکی ئەوە شێنە وێرانکاریەکان بە کلکیەکە. کلکەکە ئینجا لە عێراقەوە شێنێ، لە یەمەنەوە شێنێ، لە سووریایەوە شێنێ، لە لوبنانە، لە ئازەربایجانە، لە هەر شوێنێکە هێتی. فەخری پێوەکە ئاغای یونسی مستەشاری خاتەمی فەخری پێوەکە ئەڵێ 4 پایتەختی عەرەبیمان لەبەردەستایە. هەڵی تێکێنە، بارەکەت ڕەنگینە. 4 پایتەختەکەش ئاخر تەدەخولەکەنەوە لە ئیش و کاری خۆت. ئەوەش سەرەتایەتی.